گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر بەختەوەرم دووبارە دەبمەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی دیدار و ڕابە. ئازیزان لە ئەڵقەی ئەم حوتوەمان وتوێژێکمان دەبێت لەگەڵ زۆر بەڕێز خەتو شارەزۆری چالاک و هەڵسوڕاوی بواری کۆمەڵگای مەدەنی و مافەکانی ژنان. بۆ هیوایە جێگای سەرنجتان بێت لەگەڵمان من بۆ بینینی. هاوڕێ شارە زۆر بەخێر بیت. سڵاو لە جەنابتان، سڵاو لە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، دنیایەک خۆشحاڵم. سوپاس بۆ جەنابتان کە ئێمەتان بەسەر کردەوە و میوانداریتان کردین بۆ تەلەڤیزیۆنەکەتان. سڵاو لە سەرجەم بینەران، هیوادارین کاتێکی سوودمەند لەگەڵ جەنابتان و لەگەڵ بینەران بینە سەر. زۆر سپاس. خاتو شارە لە پێشەکیش ئاماژەم پێدا، بەڵام پێم خۆشە خۆتان زیاتر بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بناسێن و فەرمونونەکەیەوە خەریکی کار و چالاکین. من شارە عەبدولکەریمم، لێپرسراوی ژنانم لە سنووری شارەزور. ساڵی 2003 تا ئێستا لە سەرجەم کایەکانی کۆمەڵگەی مەدەنی کارم کردووە، بە تایبەت خۆم بینیوەتەوە لە ناو چالاکیەکانی ژنانە، لەبەرەوە لە 2003ەوە لە ژنان ئیشەکەم و لە ساڵی 2004ەوە ئیتر بە ڕسمی پلەی کاری ڕێکخراوەی وەرگرتووەوە تا ئێستا وەک چالاکوانێکی بواری ژنان و وەک بەرپرسیارەتی لە ناوێکێتی ژنانە کارەکەم لە سنووری شارەزور کە ئەکاتە حوزەی شارەزور کە هەڵەبجە و تا لەوێەوە بۆ پێنجوێن و شارەزور و تاگاتە سنووری عربەت. پێم وا بووە کە پێم وایە کارکردن لە بواری ژنانە کە بوارەکەی خۆمە، کە کارکردنە لە ناو ڕەگەزەکەی خۆمە، توانیومە خۆم لە بوارە ببینمەوە بۆی بتوانم بە کاری تیم بە ئیشکردن لەگەڵ هاوڕەگەزەکانی خۆم بتوانین خزمەتێک بە ژنانی سنوورەکەمان بکەین. پرسیارەکە میش هەر ڕابتەوە ئەو بوارانەی چوارچێوەی کاری ئێوەن وەکو هەڵسوڕاوێک زیاتر بۆمان ئاماژە بکەن کە کامانن. ئێمە پێمان وایە کارکردن لەسەر ڕەگەزی مینە و لەسەر ژن یەکەمین پایە کە تۆ ئەتوانی بیکەی بە پایەکی بەهێز و شارکردنەوەی خودی ژنانە و کارکردنە لە بواری فەرهەنگی و پەروەردەکردنی ژنان لەسەر مافەکانی خۆیان و لەسەر ئەرکەکانی خۆیان. کاتێک ئێمەی ژن توانیمان وشیار بین بەرامبەر ئەرک و مافەکانمان، ئەو کاتە کەمترین بەریەککەوتن لەگەڵ ڕەگەزی بەرامبەر و لەگەڵ خۆی خودی ژنی شاڕۆیە. لەبەرەوە ئێمە پێمان وایە کارکردن لەسەر وشیاری و کارکردن لەسەرەوەی کە ژنان ببنە خاوەنی داهاتی سربەخۆی خۆیان. لەبەرەوە پێمان وایە کاتێک ژن ئەبێتە خاوەنی داهاتی سربەخۆی خۆی، ئەبێتە خاوەنی بڕیاری سربەخۆی خۆشی. لەبەرەوە لە سەرجەم سێکتەرەکان، لە سەرجەم کایەکان ئێمە ئامانجمانەوە کاری بۆکەین ژن بتوانێت کاری تیا بکە. بۆیە پێمان وایە ژن کائینێک نییە لە دەرەوە لە کەوکەبێکی تر هاتبێ، هاوتاو هاوشانی پیاوەتوانێت کار بکە، ئەتوانێت خزمەت بە کۆمەڵگە بکە. لەبەرەوە ئێمە پێمان وایە کاتێک ژن و پیا و هاوتاو هاوشانی یەک کار نەکەن، تەرازووی کۆمەڵگە لاسەنگە بێ و هیچ کات پێشکەوتنی هیچ وڵاتێک نابینرێ ئەگەر ژن لەو کۆمەڵگەیە ئازاد نەبێ و نەتوانێت کار بکە و هاوشانی پیاوکاریتیانەکە. بەڵێ ئاستی هەڵسوڕانی کۆڕ و کۆمەڵ و ڕێکخراوەکانی ژنان لە هەرێمی کوردستان بەگشتی و لە حوزەی شارەزور کە حوزەی کاری خۆتانە چۆنە؟ سەرجەم ئێمە وەکو ڕێکخراوەکان وەکو ڕێکخراوەکانی ژنان لە سنووری خۆمان بەدەرنین لەو ئاستەنگە کۆمەڵایەتی و کولتوریەی کە بۆ کاری ژن لە کۆمەلگا دێتە پێشەوە. ژن لە کۆمەلگەی ئێمە تا ئێستا بربەست و ئاستەنگی زۆرە. ئاستەنگەکان کۆمەڵایەتین، سیاسین، کۆمەڵی ئاستەنگ هەیە، بەڵام ئێمەی ژنان لە چوارچێوەی ڕێکخراوە کە خۆمان ڕێکخستووە ئەتوانین کاری دەستە جەمعی بکەین بۆ ئەوەی دەست بۆ سەرجەم پرسەکانی ژنان بین و بتوانین بە کاری دەستە جەمعی ژن بگەێنینە پێگەی حەقیقی خۆی کە پێگەی دروستی خۆی کە بە پلە دووسێرکردنی ژن تا ئێستا بەداخەوە لە کۆمەڵگەی کوردیا بۆتە یەکێکە لە گرفتە هەرە گەورەکانی ژنان. ئێمە پێمان وایە ئەتوانین بەکاری هەمەلایەنە و جگە لە خۆمان کە ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژنان کاری لەسەرەکەین، خەڵکانی تریژ هەن لە دەرەوەی با بڵێن لە ڕەگەزی بەرامبەرن قەناعەتی تەواویان هەیە و باوەڕدارن بە مافەکانی ژنان، ئەتوانن ئەوانیش کارەکەن لەگەڵمانە بۆەوەی بتوانین کۆمەڵگەیەکی مەدەنی سەردەمیانە دروست بکەین کە ژنتیا ئازاد بێ. ئەرکی ئێمەی ڕێکخراوەکان ئێستا لە هەموو کات قورسترە، لەبەرەوەی هەم ژنان و کۆمەڵگە چاوەڕوانی زیاترمان لەیەکە،
ئێمە کە ببینە داکۆکی کار لە مافەکانیان و بتوانین پارێزگاریان لێ بکەین هەم لەو لاشەوە ئاستەنگەکان گێنە بەردەم ئێمەی ژن ئێمەی ڕێکخراوەکانی ژنان لەبەرەوە ئێمە زیاتر لە هەموو کات پێویستە کاری جدی بکەین بۆی ژنان لەم میحنەتە لەگەڵ ئەوەی بەداخەوە من هەمیشە واڵێمەوە ڕاستە پێشکەوتن لە ڕووی تەکنەلۆژیە و لە کوردستان هاتوۆتە پێشەوە بەڵام ژن هێشتا ئەو کات ئەگەر بە زەبر و زەنگ لی درابێ ئێستا بە تەکنەلۆژیات تونند و تیژی بەرامبەرەکرێ بۆیە ئێمە پێویستە کاری جدی و لە پێشینەمانەوە بێکار بکەین لەسەرەوەی کە چۆن بە سۆشیال میدیا هەڕەشە لە خودی ژنەکرێ ئێمە سۆشیال میدیا و تەکنەلۆژیا بکەینە وەسیلەیەک بۆ گەڕانەوەی ئارامی بۆ ژن و بۆی وا بکەین ژن چیتر نەچەوسێنرێتەوە لایەن هیچ کەسێکەوە خۆی خاوەنی بڕیار بێ خۆی تاکێکی سربەخۆ بێ لە ناو کۆمەڵگە نەبێتە داردەست و نەبێتە شخصی دوام و بە پلە دوو تەعاملی لەگەڵانەکرێ. شارەخان کار و چالاکی لە بواری کاری ڕێکخراوەکانی ژنان بێگومان بەشێکی هوەری و ئەدەبی و ژانەکانی تریش ئەگرێتەوە لەم ئاسەدا بارودۆخشۆنە. باسی ئەوەم کرد کە ژن لە سەرجەم سێکتەرەکانە بێکار بکات چکە هەموو سێکتەرەکانی کۆمەڵ پەیوەستە بە هەردوو ڕەگەز ئێمە ژنان زیاتر پێویستە کار لەو مەسەلانە بکەین ئێمە وەکو چالاکوان وەکو ڕێکخراوی ژنان کە ئێمە یەکێتی ژنانی ئامانجی لە پێشینەمانە ژن لە بواری کولتوری فەرهەنگی لە بواری هوەریە کار بکە و بربەستەکانی بەردەمیان لا ببرێ پەرە بە تواناکانیان بدرێ ژنان لە بواری هوەریە هەروەکو سەرجەم بوارەکانی تر توانایەکی زۆر باشیان هەیە هەر سێکتەرێک هەر بەشێک تۆ لە ناو ئەم کۆمەڵی لە ناو کۆمەڵا سەیریەکەی ژن ئەتوانێت کاری تیا بکە ئەگەر بربەستەکانی لە بەردەم لا ببرێ و ئەگەر پەرە بە تواناکانی بدرێت چکە ژن توانایەکی من هەمیشە واڵێ مەڵەن زۆر ژنانە ئەوەکەی ژنانە بیرەکەیتەوە بەڵام زانست سەلماندوێتی ژن هەم لە ڕووی ئیداریەوە ئیداریترە هەم سەلیقەیەکی زیاتری هەیە لە پیاو بۆ بە تایبەت بۆ کاری هوەری ژن ورتر ئارامتر ئەتوانێ بەردەوامی هەیە پیا من لەگەڵ ئەوەم پیاویش توانای هەیە و ئەتوانێت داهێنان بکە بەڵام بەردەوامی ژن زانست سەلماندوێتی کە بەو ئیسرارەی کە ئەیکا ژن لە شکستی جارێک ناترسێ لە کەوتنی جارێک ناترسێ لەوەی کە لەگەڵ ئەو هەموو بربەستە کۆمەڵایەتە بچووکترین فرسەتی بۆ بێتە پێشەوە کارەکە لە بواری هوەری و کارەکە لە بواری سەرجەم بوارەکانی ترە بواری هوەریش ئێمە گرنگی تەوامان پێداوە وەکو ڕێکخراوەکەی خۆمان بۆ ئەوی بتوانین ژنانی سەردەمیانە پێبگەێنین لە ڕووی هوەریەوە و دواتر کۆمەڵ سوودیان لێ ببینێ و بۆ ئەنەوەکانی ئایندەشمان ئەمانە ببنە ڕێپیشاندەر بۆی ڕۆژ بە ڕۆژنان بەرەو پێش بچن. هاوڕێشارە باسی هوەرت کرد ئەو ژنانەی لە بواری ئەدەب و هوەرە چالاکن زۆرن یا بە پێچەوانەوە بە چ شێوازێک پاڵپشتیان لێ دەکرێت؟ پاڵپشتی وەکو پێویست لە ژن نەکراوە بەداخەوە بەڵام ژن بە توانای خۆی هەمیشە منەواڵێمەوە لەگەڵ لە پشت هەموو ژنێکی بەهێزەوە خودی خۆی هەیە خۆی خاوەنی خۆیەتی ئەو نەک ینی لێرە و لەوێ ڕەنگە دەعم و هاوکاریکی ژنان بکرێ ئێمە ئەوە ئەگەر هەوڵی تاکە کەسی یان گروپە یان پشتگیری کۆمەڵێک کەسە لە ژنێک نووسەرێک لە ژنێکی هوەرمەند لە هەر ژنێک ئێوە کارێک بکە ئەمە جێگای دەستخۆشیە بەڵام بە شێوەیەکی گشتی ژن خۆیەتی هەموو بربەستەکانی تێکشکاندووە و توانیوێتی خۆی پێ بگەێنێ ژنانی نووسەرمان هەن ئێستا لە ئاستێکی زۆر باشە ئەتوانن لەسەر جمبوارەکانە بنووسن ژنی خاوەن قەڵەمی زۆر کارامە و لێهاتوومان هەیە کە نەک لە مەسەلەکانی ژنان و لە پرسەکانی ژنانە قسەی هەیە لەسەر جەم پرسەکانی ناو کۆمەڵا لە پرسە سیاسیەکان ئەو خاوەنی بڕیارە ژن تواناکەی ئەتوانێ بەکار بهێنێ ئەگەر بربەستەکان ئەوەندە قورس نەبن نەتوانێ ئەمتیان پەڕێنێ. دوای پرسیارم پێم خۆشەوە بپرسم پێشنیازی شاراخان وەکو هەڵسوڕاوێک بۆ کشان و ژنانەیە کە ئەیان هەوەی لە بواری کار و چالاکی بۆ داکۆکی لە مافەکانی خۆیان چالاک بن چییە؟ من پێم وایە ڕاستە ئێمەی ڕێکخراوەکان ئەتوانین داکۆکی کارێکی سەرسەختی ژنان و مافەکانی ژنان بین بەڵام هەتا ئەوە بڕوای تەواومە تا ژن خۆی نەتوانێتە پێشەوە خۆی هاوکار نەبێ ئێمە ناتوانین هیچ کەسی تر ناتوانێت ژن ئازاد کە ئەگەر خۆی
حەزی بۆ ئازادی نەبێ ئەگەر هیچ کەس ناتوانێت کار بکە بۆی ژنێک پێ بگەێنێ ئەگەر ژنەکە خۆی ئارەزووی خۆ پێگەیاندنی نەبێ لەبەرەوە من هەمیشە ئەواڵێمەوە داوا لە سەرجەم ژنانەکەم ئەوەی کە ئێمە ئەتوانین دەنگمان بیانگاتێ ئەوانەی کە ئەتوانین پەیامی خۆمانیان پێ بگەێنین بێنە پێشەوە لە هەر بوارێک خۆیانە بینەوە هەموو ژنێک ناتوانێت نووسەر بێ هەموو ژنێک هونەرمەند نییە هەموو ژنێک چالاکوان نییە هەموو ژنێک توانایەکی هەیە لە بوارێکە بێت لەو بوارێ خۆیان کار بکە وە سوود بە خۆی و بە دەوروبەری بگەێنێ ژنمان هەیە ئێستا نەک خۆی ژن هەبووە لە لای ئێمە هاتووە بەشداری خولێکی کردووە لە لای ئێمە ئێستا نەک ئەوەی کە ئەتوانێ خول بۆ خەڵک بکە یەک مەجموعە ژنی تر لە سەر دەستی ئەو بوونەتە خاوەنی کاری خۆیان جگەلەوە خۆی خاوەنکارە خەڵکی تر بۆتە خاوەنکار لای ئەو وەژنان لە سەر دەستی ئەو بوونەتە خاوەنی داهاتی سەر بەخۆی خۆیان بژێوی خۆیان و خێزانەکانیان لەسەر ئەوە بووە ئەمە جگەلەوەی توانی وێتیە خۆڕۆشنبیری خۆی ڕۆشنبیر بکە من پێم وایە ژنان ئێستا سەردەمێکی ترە پێش هەموو شتێ پێویستمان بە خۆپەروەردەکردن خۆڕۆشنبیرکردن وشیاری هەیە بۆ ئەوەی بتوانین پەرە بەتوانەکانمان بدەین لە بوارێکە خۆمان بدۆزینەوە و ڕوبەڕووی ئەو هەموو نەعەدالەتیە بینەوە کە بەرامبەر خودی ژنەکرێ کاتێک ژنێک وشیارە بێ بەرامبەر ئەرک و مافەکانی خۆی ئەزانێت سنووری دەسەڵاتی خۆی چەنە تاکوێ ئەتوانێ ئەو ئازادیەکەی تاکوێیە بۆ هەمیشە واڵێنەوە ئازادی من تا ئەو شوێنە دەستپێکە تا لەو شوێنە وەسێک کە ئازادی کەسێکی ترە ژن ئەگەر وشیار بێ بەرامبەر ئەمە کەمترین من ناڵم هەرگیز کێشەی توش نابێ کەمترین کێشەی توشە بێ لەبەرەوە ئازادی خەڵکی تر پێشێل ناکاوە ڕێگا نادا ئازادیەکانی پێشێل کرێن و ڕێگە نادا کە هەرگیز زۆڵمی لێ بکرێ ئێمە پێمان وایە ژن ئەبێ وشیار بێ بڵێ نەخێر بەسە ژن وشیار بێ بڵێ بەرامبەر ناحەقیەکان بۆسێ ژن وشیار بێ بەرامبەر ئەو نایەکسانی کە لە کۆمەڵ بەرامبەر ژنەکرێ ئەبێ ژن خۆی وشیارکە ئەنجا بەڕاستی ئەم وشیاری خۆشی بە شێوەیەک بۆ بەرامبەرەکەی بسەلمێنێ ئێمە کێشەیەکمان هەیە لەگەڵ ڕەگەزی بەرامبەر پیان وایە کاتێک ژنێک وشیارە بێ داوای مافەکانیەکە سنووری مافەکانی ئەو پێشێلەکان نا من پێم وایە ژنی وشیار کەمترین کێشە لە ناو خێزان و لە دەوروبەر دروستەکە لەبەرەوە ئەزانەیە خۆی کێیە ئەزانێ مافەکانی چین ئەزانێ کە ئازادیەکانی تاکوێن هاوکاری تەواوی پیاوە هیوادارم پیاوەکان لەمە تێبکەن کاتێک ژنێک وشیارە هاوشانی تۆ وشیاریەکانتان بە وشیاری هەردوولا بە تێگەیشتنی هەردوولا ئەتوانن بەرەو بەختەوەری بچن نەک ئەوەی ئەمە ئەوە بڵێن پیا و ڕەگەزی بەرامبەر هەمیشە ئەوە بە ئێماڵن وەکو چالاکوان و کوڕەکراوەکانی ژنان تۆمەتبارمانەکەن بەوەی کە ئێمە و ژن وشیارەکەنەوە دژیان بن نامانەوێ ژن وشیار بێ دژی پیاو بێ ئەمانەوێ ژن وشیار بێ هاوشانی پیا و پیاویش وشیار بێ من پێم وایە کاتێک ژنێک ئەو پەڕی وشیاریشی هەبێ ئەگەر ڕەگەزی بەرامبەر یا وەکو پێویست نەتوانێت تێگەێنێکە ئەم ئەرک و مافەکانیەوە بەریەکەوتنێکی خراپ ڕوایەوە دوجار بە زەرری هەردوو لا کۆتاییە بۆیە ژنان پێویستە خۆمان وشیارکەین وشیاریمان بۆ خزمەتی گشتی و بۆ خزمەتی ڕەگەزیکە خۆمان بەکاربێن هەڕەشارە پرسیاری تریشم هەیە جیا لە کاری ڕێکخراوەکان لە بواری نووسیندا خۆتان لە چ بارێکەوە چالاکەن ئێمە من وەکو شارە جگەلەوەی کە کاری ڕێکخراوەی یەکەم و حەز و خۆلیای خۆمە لە بواری ژنانە ئیش بکەم مەقالە و راپۆرت ئەنووسم لەسەر بابەتە هەنوکەیەکان و بزات ئەو بابەتانەی پەیوەستە بە ژن و مافەکانی ژن و بابەتە هەنوکەیەکان جاری وایە کێشەیەک لە ژنێک ڕوبەڕووی کێشا بێتەوە لەو بوارانە بە تایبەت لە بواری ژنانووسم پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان پێتان وایە شتێکتان نەوترووە بفەرمایە. سوپاس بۆیەوە زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ جەنابتان ئەم دیدارە کورتەمان هەبوو و ئەم بەرنامەی جەنابتان میوانداری ئێمەتان کرد دووبارە سوپاسانەکەم و لێرەشەوە داوا لە سەرجەم ژنانەکەم کە ئێمە ژنین هەمومان یەک ڕەگەزین کار بکەین بۆ سەرخستنی سەرجەم ژنان و خۆمان پێ خۆشەویستتر بێ و ڕەگەزەکەمان پێ گرنگ بێ و خزمەتی سەرجەم ژنان بکەین لە هەر بوارێک ئیشەکان دەستی یەکتر بگرین ئێمە نەبینە وەسیلەیەک بۆ شکاندنی ژنێکی تر نەبینە بەڕاستی نەبینە داردەستی هیچ کەسێک بۆ شکاندنی ژنێکی ترەوە بۆ ئێمە هۆکارێک بین بۆ ئەوەی ژنێکی تر پەروەردە بێ
ئێمە هەمیشەی نامێنین خەڵکانی دوای ئێمە هیوادارین ئێمە بتوانین کۆمەڵێک کەس پەروەردەکەین دوای ئێمە بێت و بەردەوامی بە ڕێچکەی ژناندا و لە سەرجەم بوارەکان کار بکەن و بزات بواری ژنان بۆ ئەوی بتوانین تەرازووی لاسەنگی کۆمەڵایەتی هاوسەنگ بکەینەوە ژن و پیا و پێکەوە لە کۆمەڵگەیەکی ئاسوودە بژین. زۆر سپاس بۆ بەشداری. سپاس بۆیەوە. سپاس. بەڵێ ئازیزانی و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆژمان تا لە ئەڵقەیەکی دیکە ئەم بەرنمەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانی چەند دەستپێری.